حوزه زمانی کم فکر مزید در شهر دیباوران ایرانی شهری که خدمت تاریخی بەڵا ئەوڕۆ چاردەی پۆشپەرە واتە ڕۆژی چوارشەمبە ئەوڕۆ هاتوونی لێرە بە هەنوانی جەشوارەی جێلاز هاتوون لە خزمەت خەڵکی داینا. جەشوارەی جێلاز مەبەستیمە لە جەشوارەی جێلاز ئەوەیە کە بتوانین جێلاسی بە هەنوانی بڕندێک بۆ شاری شنوۆیە و بە کولی بیسلا ئوستانێ واتە لە کولی ئێرانە بناسیێنین. هەدەف ئەوەیە کە جەزبی گەردەشتگەر بکەین بۆ شنوۆیە کە بزانین کە شنۆ پتانسیێلێکی زۆری هەیە لە لەحاز ئەوەی کە سەرمایە گوزاری چاکی بێت و بتوانین خزمەتێک بکەین بە گەل و نیشتمانەکەمە. ئەو ساڵ زۆر خۆشبەختانە استقبالێکی زۆر چاک کراوە لە شاری شنوۆیە. میوانانی بەڕێزمان زۆر لە شارەکانی کوردستانەوە لە شارەکانی پایتەختەوە لە کارانێ لە شماڵێ لە تەورێزی لە ئێدامێ واتە لە شارەکانی دیکەشەوە هاتوونە و مەشاتونێ لە خزمەتیان دەوی. بنوی خدا ئەسرین محەممەدیانم لە شاری جێلاسەوە. ئێمە حوزبی ئەنجومێنی زانست و ئەدەبین کە بە سوورەتی خۆت سەرانە هاتوینە ئێرە کاری دەکەین چاوچاوی جێلاسی بە عنوانی یەکدانە بڕم بۆ شارەکەمان پێ بناسێنین. ئەوە لە سەراسەری کشوە ڕادێن هەر ئی خودی شنوێن یا ئی هەموو جێکی ڕاهەردێن و ئەمەش ئیستقبالە لێ دەکەین. بە ناوی خوددا ڕۆژین سوڵتانیم لە پیرانشارڕە هاتوین بۆ شەشمین جەشنوارەی فێستیڤاڵ جێلاز لە شارە جوانەکەی شنۆ. وەڵا شتێکی بێ سەرنجڕاکێشە زۆر هاتوون سەرداین دەکەن. شارێکی بە جێلاز ناسراوە و زۆر خۆشە و خەڵکێکی زۆر سەردانی کردو ناوڕۆ واقعان ئینتزارێکی ئەوامان نەبوو. چەند ساڵەکە دانراوە ئەو ساڵ لە زۆر ساڵەکان خۆشتر و سەرنجڕاکێشترە. ئەو ڕووقانە دیتومانە کە خەڵک زۆر لە شارەکانی متەفاوتی ئێران سەردانیان کردووە و زۆریش خەریدی شتیان کردووە و زۆر بۆیان خۆش دەگوزارێ موسیقی زیندە و گروهی هەڵپەرکێ و بە خەریدی جێلاسەوە دەستنەوە بۆ شارە جوانەکەی خۆیان. دیارە ئەو جەشنوارەیە شۆڕا و شارەوانی شار بەڕێوەی دەبن بە هاوکاری ئەنجومەنەکانی مەدەنی شار. دیارە جەشنوارە لە چاردەی پوشپەڕی ساڵی 402 دەست پێ دەکات تا 16 پوشپەڕ واتە 3 ڕۆژ بەڕێوە دەچێت. ئەو جەشنوارەیە جیاوازیی کە من دەیبینم لەو جەشنوارەیەدا لەگەڵ جەشنوارەکانی پێشخۆی ئەوەیە کە ئەو جەشنوارەیە تۆزێک خەڵکی ترە و شارەوانی و شۆڕا بەڕێوەی دەبن لەگەڵ کۆمەلگای مەدەنی خەڵکی ترە و خەڵکی چاتر پێشوازی لێ کردووە. دیارە لە ئەو جەشنوارەی کە شەشمین فیستیڤاڵی جێلاسی شنوۆیە مەبەست لە فیستیڤالەکە ناساندنی بەروبوومی خۆماڵی بەروبوومی کشتتوکاڵی شاری شنوێ. لێرە چەندی غورفە دەوروبەری 30 غورفە دانراون. ئەو غورفانە خوشکان و برایان لێرە بەشدارن بۆ شت فرۆشتن ئەو شت کەلوپەلانەی کە بەدەستی چا دەکرێن دەستکاری خوشکەکانن دەستکاری برایانی بەڕێزن لێرە دەفرۆشێن یا غورفەی دیکەمان هەیە بەروبوومی کشتتوکاڵی وەکو جێلاس و قایسی و ئەوانە سێ و هەسێوی هاوینی ئەوانە لێرە دەفرۆشترێن. ئەو فیستیڤالە 3 ڕۆژان بەڕێوە دەچێت. من هیوادارم کە ئەو فیستیڤالە ببێتە مایەی بەختەوەری بۆ شارەکە و ناساندنی تایبەت لە بەروبوومی شنۆ بۆ هەموو شارەکانی دەوروبەر و بۆ هەموو کشوەرەکانی دەوروبەر.